سلااوتان لێبێت لە بەرنمەیەکی تری ئێکس لەگەڵتان دەبم. ئەو ڕەوشەی کە لە سووریا هاتۆتە ئاراوە هەندێک حزب هەن لە هەرێمی کوردستانە باستەوە دەکەن کە پەیوەندیان لەگەڵ ئەحمەد شەرع هەیە. ئایا یەکگرتووی ئیسلامی کوردستان پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەگەڵ ئەحمەد شەرع هەیە یاخود نا؟ و هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی چێ لە بەرامبەر ئەو ڕەوشەی کە لە سووریا هاتوتە ئاراوە؟ وایە ئەو ڕەوشە تا چەند کاریگەری لەسەر عێراق بێ؟ وەروە باس لە دوایین کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش دەکەین. کۆمەڵێک پرسیار ئاراستی دکتۆر موسەن نامین دەکەم، ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتوو. دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. سەرەتا لە سووریا با دەست پێ بکەین. بژوتنەوەی ئیسلامی بە ئاشکرا ئەڵێت ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ ئەحمەد شەرع، لەگەڵ تەحریر شام. ئێوە هیچ پەیوەندێکتان هەیە وەکو یەکگرتووی ئیسلامی؟ نەخێر. بەڕێز ئەحمەد شەرع پێشتر لە گروپی قاعیدە بووە، دواتر جەبهەی نووسڕەیان دروست کرد، دواتریش هەیئەی تەحریری شام، و ئێستاش بووەتە سەرۆکی سەرکردەی فعلی سووریا دوای ئەم گۆڕانکاریانە. لەو ئێمە هیچ پەیوەندێکی فکریمان بەو ڕەوتەوە نییە، هەرچەنە زۆر دڵخۆشین بەوەی کە ئێستا ئەوەی ئەی بیستین لە ئەحمەد شەرع و ئەی بینین هەڵسوکەوتێکی تەواو جیاوازە لەوەی کە قاعیدە هەی بوو جاران، پەیوەندی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆشتان نیمان نەمان بووە، بەس ئامادەین بمان بێ بۆ ئەوەی کە ئێمە وەکو جوڵانەوەیکی ئیسلامی بێگومان لە زمانی ئەو ئیسلامیانە باشتر تێگەین، و قەنەعەتم وایە کوردستانیش پێویستی بەوەیە کە ئیسلامیەکان وەکو بەشێکی گرنگ لە بزاوتی سیاسی و کۆمەلگایی پێتان خۆش پێمان لە سووریا ڕویان داوە بەدڵنیایی کەوتنی ڕژەمی بەشار لەسەد قەڵایەکی زۆر گەورەی دیکتاتۆریەت بوو لە منتقەکە، مرۆڤ کوژی، پێشێرکردنی مافی مرۆڤ، ئەوەی کە سووریەکان بەسەریانە هاتووە نەک لە ئەمڕۆ لە 1982 باوکیەوە ئەگەر دیارترین مێژووی کۆمەڵکوژی سووریەکان کە بەدەیان هەزار خەڵک لە ناو حەما قڕان کران، جینۆساید کران، بە کۆمەڵکوژە کران و خۆڵەکرا بەسەریانە لە 1982 باشە. ڕووەجهی قێزەونی ئەم ڕژێمە بە دەرکەوت تا ئەمڕۆ بەردەوام بووە، لێکێ بووە لە دشترین ڕژێمەکان بە مافی مرۆڤ بە هەموو بنەماکانی حکومڕانی تەندروست. ئەگەر کەسیش تر بە ئەم ڕژێمەی خستە بە ئەوەندە دڵخۆشە بوون؟ ئێمە کاتێک کە شۆڕشی سووریا ڕوویدا، یان هاوسۆزیتان بۆ ئیسلامیەت وای لێ کردووە کە نا هیچ پەیوەندێکی بۆ نییە. ئێمە دڵخۆشین هەموو مرۆڤێکی مەزڵوم، دڵخۆشین هەموو گەلێکی مەزڵوم، مسلمان بێ یا غێر مسلمان، دەستی زوڵم ئیسلامین زیاتر لێک تێکە گەینە باسی وەشت کرد تازە. نا ئەوە جیازی و پەیوەندی بەوە نییە، ئەوە دەرەجەی دووە. کاتێک کە گۆڕانکاریەکە ئەسلی گۆڕانکاریەکە جێگەی دڵخۆشی ئێمەیە، بەدەر لەوەی کە ئیسلامیە، مسلمانە، غەیرە مسلمانە، بەڵام بێگومان کە لەسەر دەستی گروپێکی ئیسلامی ئەو گۆڕانکاریە ڕووبدا ئێمە پێی دڵخۆشترین. بەڵام ئەوە هیچ چاوی ئێمە داناپۆشێ لەوەی کە تەنها ئیسلامی بوون کافی نییە بۆ ئەوەی کە بتوانانی حکومڕانێکی تەندروست دروستکەی. پێویستە ئیسلامیەک بێ میانە ڕەو، دووربین، حەکیم، تەبا لەگەڵ ماف و ئازادی. ئەو جۆرە ئیسلامی ئەتوانێت ببێتە مۆدێلە ئێمە دڵمان پێ خۆش بێ و شەنازی پێ بکەین. هێشتا ناتوانین بڵین سووریا بەو ئاراستەیە ڕۆیشتووە، بەڵام ئەوەی تا ئێستا بینیومانە لە گفتوگۆکانی ئەحمەد شەرع زۆر دڵخۆشی کردوین بەوەی کە باسی ئەوەکە ئێمە جیاوازەکانمان قبوڵە، ڕێز لە مافینەتەوە پێگاتەکان و ئاین و ئاینزاکە ئاگرین. ئێمە بە گیانی تۆڵەسەنەوە نەهاتوین، دەمانەوێت دەوڵەت سازی بکەین، دەمانەوێت سووریا بگەڕێتەوە بۆ سەر عافیەتی خۆی ببێتە ینی کاتێوە ئەطرافی پێ دەکەن وەکو یەکگرتوو کە لێتان بینیوە. ئەمەی کە بیستومانە تا ئێستا دڵخۆشین زۆر، نەک ئێمە هەموو دنیا ئامادەشم بێگومان، ینی لەگەڵ ئیسلامیەکانی سووریا پەیوەندیمان هەیە، بەس نەک جەماعەتی ئەحمەد شەرع. ئیسلامیەکانی تری سووریا کۆمەڵێکیان بەڵێ پەیوەندی باشمان لەگەڵیان هەیە. بەڵام پەیوەندیتان هەیە بۆ نمونە حزبی وعد مەسەلەن، حزبی وعد حزبێکی ئیسلامیە، خەلفیەتی ئیسلامیە با بڵێن، ئەوانە لە زۆر جار لە کۆنگرە ئیسلامیەکانە پێش ڕوخانی ڕژێم بینیومانن، بەڵام لەگەڵ گروپە چەکدارەکانی ناو سووریا پەیوەندیمان نەبووە لە ڕاستیە.
هەڵوێستیان باشە ئەوەی ئێستاکە ئەوەی تا ئێستا ئەیبینین وەکوت بەڵێ طبعاً لەگەڵ کوردیش لەگەڵ کوردیش بێگومان و ئێستا ئەوەی کێکێ لە هۆکارانەی دڵخۆشی ئەوەیە ئەحمەد شەرع پەیامێکی جوانی نرد بۆ ڕۆژئاوا و پەیامەکەی شەڕەنگێزانە نییە دوژمنکارانە نیە دۆستانەیە ئەترافەوەکە وەکو لە پەیامێکا وتی کە کورد بەشێکی گرنگی پێگاتەی سووریان و مەزڵوم بوون لە سەردەمی ڕژێم و بەشێک بوون لە خەباتی ڕوخاندنی ڕژێم و پێسە مافیەوەن کە شایانی ئەوەن مافەکانی خۆیان وەرگرن ئەمانە هەمووی ئاماژەی ئیجابین ئێمە بۆ باشە بەڵام دەگوترێ نازانم کە دروستیان دروست نییە دەڵێن ئەحمەد شەرعیش ئیخوانە ناشتی واصل ئەساسی نییە ئەسڵ ئەساسی نییە من بۆم باس کردی ئەحمەد شەر خۆی نەیشاردۆتەوە سیڤەکەشی لەسەر هەموو میدیاکان هەیە ئەحمەد شەرع بەشێ بووە لە بزاوتی سەلەفی جیهادی کە قاعدەش بەشێکە لەو سەلەفیە جیهادیە دواتر جەبهەی نووسڕی دروست کرد کە هەر بەشێ بوو لە قاعدە دوای لە قاعدە جیابەوە و هەیە تەحریری شام ومانیان دروست کرد دوایش کۆمەڵێک لەو هێزە چەکدارانەی تر لەگەڵ ئەوان هاوپەیمانێتیان دروست کرد لەم 7 ساڵی ڕابردووە لە ئیدلیب و دەوروبەری ئەمان حکوومەتی خۆجییان هەبوو و حکومڕانیان کردووە ئێستاش کەم ڕووداوانە ڕوویدا بوونەتە حاکمی سووریا ئێمە هیواداری ڕوودەدا شەڕی سونە و شیعەیە دکتۆر شەڕی سونە و شیعە شەڕێکی خوڵقێنراوە شیعە و سونە هەمیشۆک و دوو مەزەبی ئیسلامی بژیاون ئینستا لە عێراق سیرکەی ئێمە سەدان هەزار زەواجی تێکەڵمان هەیە لە بینی شیعە و لە بینی سونە سیاسیە تائیفیەکانن مەزهب بەکاردێنن بۆ ئەوە حافظ ئەسەد بوو نوسەیریەت و عەلەویەتی بەکارهێنا بۆ کۆمەڵکوژی خەڵکی سووریا و دروستکردنی جەماعەتێک کە ڕژێمەکەی بپارێزن و بەو ڕۆحە مامەڵی لەگەڵ سونەکانە کرد بە ڕۆحێکی تائیفی مەزهبی ناشرین مەزهبی نە بە معنای دینی بەڵکو بە معنای تائیفی ئەمە ئێمە ئیمانمان بەم تائیفێتە نییە و بڕوامان وانییە لە ئەسڵا هیچ کێشەیەک هەبێت لە بینی مسلمان و غێر مسلمان و شیعە و سونە ئەمانە ئازادی مرۆڤن خوا پەسەنی کردوون تۆ مسلمان بی غیرە مسلمان بی ئازادی شیعەبی سونەبی ئازادی ئەمانە اختیاراتێکی مەزەبی و دینین بۆ خۆت لە چوارچێوەی حکومڕانیە شریعەتی ئێمە دینی ئێمە تاکید لەسەرەوەکە بێ هەموو خەڵک بەهاشتی بژی هەموو خەڵک بە عەدالەت بژی بەدەر لەوەی هەر ئاین و ئاینزایەک و مەزەبێکی هەیە باش ئەوەی لە سووریا ڕوویدا ئەگەر هات و شیعە هاتبانەوە دەسەڵات ئەمانە نەبان تەحریشانەمە هەرەوەندە دڵخۆشە بوون کێ بەهاتە دەسەڵات بوورە عەلەویەکان شیعە مەزهەبان ئەوان لە دەسەڵات بوون لە سەردەمی حافظ ئەسەدەوە 56 ساڵە ئەوان ئێستا ڕووخان ئێمە بەزانی چۆن پێوەری ئیسلامی بوون پێتانوێ هەموو شیعەکان خراپ بێ ناکێمە کێ من وتمە شیعە خراپە بەڵام بەڵێ ئەوان دەسەڵاتدار بوون شیعەیەکی باشتری دەسەڵاتی کرد دەست لە سووریا هەرەوەندە پێی دڵخۆش ئێمە بە کەسێک دڵخۆشین تەحریر شام دڵخۆشە بوون ئێمە بە کەسێک دڵخۆشین عەدالەت جێبەجێ بکە ماف بپارێزێ هەڵاوێردن و تەمیز و جیاکاری نەکە دەوڵەت سازی بکە دەوڵەتێک کەرامەتی مرۆڤ بپارێزێ ماف بپارێزێ ئێمە بۆ مۆدێلە دڵخۆشین ئەو مۆدێلە ئیسلامی پێی دڵخۆشترین ئیسلامیش نەبێ هەر دڵخۆشین چونکە ئێستا بنمونە ئێمە دڵخۆشین بە سیستەمە حکومڕانیانەی لە ڕووی مافوشتەوە لە کەلا ئەوروپا هەیە خەڵکی ئێمە زۆرە چن لەوێ ئەژین و ئامادەن خزمەتی وڵاتانەش بکەن وڵاتانە نە ئیسلامین و نە موسڵمانیشن بەڵام ئێستش کە ئەزمونێکی سیاسی دروست بێ لە هەر وڵاتێک ئەوەی کە ئێمە لای ئێمە پێوەرە بۆ حکومدان لەسەر باشی و خراپی ئەوە چەندێک نیزامێکی تەبایە لەگەڵ پێداویستیەکانی ژیانێکی کەرامەتمەندانەی ئازادانەی دیموکراسی محتەرەم ئەمما بە ناوی دینەوە کۆم گروپێک بێنە سەر دەسەڵات کەرامەت پێشێلکەن ماف پێشێلکەن خەڵک بکوژن میلەتان بچەوسێنەوە بڕوایان بە جیای و فرەی نەبێ بڕوایان بە گەلان و مافی گەلوونەتەوەی تر نەبێ ئێمە بەو ئیسلامی دڵخۆش نین سەجا ناوی ئیسلامی بێ لای ئێمە هەر ئیسلامی نییە ئێمە ئیسلامی نییە ئیسلامی ناو ناتۆرە و شۆهرەت و ڕژی پانم شتانە نییە ئیسلامی فعل و کردار و عملە وەختێ تۆ ئیسلامی تۆ لەسەر ئەساسی عەدالەت دروست بووە تۆ عەدالەت پەیڕەوی ناکەی لەسەر ئەساسی حقوق و پاراستنی ماف دروست بووە تۆ ماف ناپارێزی لەسەر ئەساسی یەکسانی میلەتان دروست بووە تۆ شۆڤێنیت و میلەتەکەی خۆت لەسەروی خەڵکەوە سەیرەکەی تۆ چۆن نەبی بە ئیسلامی باش باست لە ڕۆژاوای کوردستان کرد هەڵوێستی ئەحمەد شەرع بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان بەڵام لە لایشکەوە تورکیامان هەیە تورکیا دەڵێت تاوەکو ڕۆژاوای کوردستان لەژێر کاریگەری پەکەکە بێ لە ئێمە قبول کراو نییە ئەم دۆخە بە چی دەگات لە ڕۆژاوای کوردستان
پێتان وایە پەکەکە دەست بەردای ڕۆژئاوا بێ و ئایا ئەگەر پەکەکە دەست بەردای ڕۆژئاوانە بێت هەڵوێستی تورکیا چی دەبێت ئایا و ئەزمونەی لە ڕۆژئاوا هەیە لە دەستی دەدەین ئێمە بنمونەکە ئەرێمی کوردستان وەکو ئەزمونێکی سیاسی دروست بوو بە بێبوونی پەیوەندێکی تەبا لەگەڵ ئێران و تورکیا و دەوڵەتانی دراوسێ نەئەتوانرا هەرێم ئەر بمێنێ ئەسڵە ئێستاش هەرێم ببێتە هۆکاری پەلاماردانی ئەو دەوڵەتانە و دروستکردنی کێشەیەک بۆ ئەمن و ئاسایشی ئەو وڵاتانە دەستێوەردانی تێئەکەن و تێشێدەن بۆیە نەسیحەتی ئێمە بۆ برایانی ڕۆژئاوا ئەوەیە ئەو دەستکەوتانی کە هەیەە بیپارێزن بە چەند شێوازێک شێوازی یەکەم بیپارێزن لەوەی مۆدلێکی دیکتاتۆری بێ مۆدلێکی خۆسەپێن بێ مۆدلی حیزبی تاکڕەو بێ مۆدلی حیزبێ بێ بە کۆمەڵە چەکدارەوە دەسڵات بگرێتە دەست تاوان کا و چاکە بکە هەر لە حکومە بمێنێتەوە یەکەم بیپارێزن لە خۆیان لە سیاسەتەکانی خۆیان لە بیری دیکتاتۆریەتی خۆیان لە پاوەندخوازی و گەندەڵی و فەساد یەکەم شت تۆ بیپارێزی ئەمەیە ئەوە هەیە لە ڕۆژئاوا بە لێگەڕێن نەچینەوە ئەو تەفاسیلانەوە ئەوە لە هەموو شوێنێک ئەگەری هەوەی کە هەیە ببێ خاڵی دووهەم بیپارێزن لەوەی کە بکەونە شەڕەوە لەگەڵ تورکیا دەوڵەتێکی ئیقلیمی گەورەیە براوەی ڕقمێکیشە لە مەحداسانی سووریا چونکە ئەو گروپانەی هی ئەو نیان نزیکن لە ئەو چوونەتە دەسەڵاتەوە باش و ئەو توانی رووسیا و ئەوانە قەناعەت پێ بکە کە مووقفیان بگۆڕن و پەیوەندێکی زۆر باش و تەباشی هەیە لەگەڵ ئەمریکا بە تایبەت تریش لەگەڵ ترامپ ئەبێ هەموو ئەمانە برادرانی ڕۆژئاوا بیخەنە حساباتیانەوە کە بە جەنگ هەموو لایەک ئەدۆڕێ لە جەنگا کەس براوە نیە ئەتوێ بڵێ ئەبێ پەکەکە دەست لە ڕۆژئاوا بەردا وڵای مەرجی تورکیایە و منیش دڵنیا وازەحە برایانی ڕۆژئاوا ئەزمونێکیان هەیە ئەزمونونەکە ناوی خۆجەییە ئەبێ خۆجەیی بێ و بێ پەیوەندیەکی ئۆرگانی لە نێوان ئەم ئەزمونە و لە نێوان برادرانی کوردی باکوور نەمێنێ ئەگەر بمێنێ ئەو شەڕیان بۆ دروستەکە کە هەیە ئایا ئەوان بەرگەی ئەم شەڕ ئاگرن من بڕوام وانە بەرگەی بگن ئەگەر بەرگەشی بگرن بە قوربانیدانێکی بێسنوور بەرگەیەگرن کە پێویستمان پێی نییە یعنی تۆ ئەتوانی کێشەیەک چارەسەر کەی بێ ئەوەی خوێن بڕژێ بێ ئەوەی کێشە بۆ ئەمە ئەەکەی ئێمە بمانەوە نەمانەوێت ئێستا ئێمە چوار پارچین هەر پارچەمان لە وڵاتێکە بەرژەوەندەکانمان لەگەڵ یەکتری جیایە و ناکرێت تۆ ئەگەر برایەکی کوردت لە وڵاتێکی تر بەرژەوەندێ وجودیەکانی وا بخوازێ پەیوەندی لەگەڵ وڵاتێک شوێنێک حزبێکە بێ جیاواز بێ لەگەڵ تۆ ئەمە بکەیتە سەبەبی خاینکردن ئێمە حیزبە کوردستانیەکانی ڕۆژهەڵات لەگەڵ سەدام بوون بە مەجبوری چەکیان لێوەرەگرت کۆمەکیان لێوەرەگرت پارەیان لێوەرەگرت پەناگای بۆ دانابوون ئێمەش لە ئێران کۆمەکی کردین پەناگای بۆ دانابووین چەکێداینێ ناکرێت ئەو من بە خائین بزانم منیش ئەو بە خائین بزانم هەموو کەس دەبێ تەقدیری زروفی یەکتری بکە ناکرێت داواکاریت لە پەکەکەیە ئەوەیە کە ڕێگەڕێن سووریا ئەزمونێکی تایبەت بەخۆی بێ ئێستا بنمونە ئێمە ئەتوانین ئەسڵەن ببینە بەشێک لە پرۆژەی پارتی کرێکانانی کوردستان و ببینە بەشێک لە شەڕ لەگەڵ تورکیا ئەمێنین نامێنین مختصەری دێڕ کەواتە ئەیمانمان گرنگە بۆ کوردیا گرنگ نییە تەنها شوێنێک لەسەر زەوی ئێستا ئاڵای کوردستانی تیا هەڵکرێ بە ئازادی کورد خۆی حاکمی خۆی بێ ئەم پارچەیە کە لاریمی کوردستان هەیە بیکردێکی باش لەگەڵ ئێران و تورکیا بێگومان بەبێ ئەوەش ناتوانانی ببێ لەبەرەوە ئەگەر برایانی پەکەکەم خەمی ئەزمموی ڕۆژ ئاوایانە دەستی لە هەڵگرن پێت وایە دەستی هەڵ بگرن ئەوە لە پەکەکەیەک بپرسە لە من نازانم ئەوەی خوێندنەوەتان نازانم ناتوانم هیچ بڵێم هیوادارم کارێ بکەن شەڕی تورکیا لە خۆیان دوورخەنەوە شەڕی حاکم نوێەکانی سووریا لە خۆیان دوورخەنەوە بە حکمت و عەقڵ ئەزمونێک دروستکەن بیپارێزن ئەم دەستپارێزنی ئەم دەستکەوتانە مەفروزە ئامانج بێ ئەمما چۆن بیرەکەنەوە چۆن بڕیارە دەن ئێمە ڕێزمان بۆیە ئێمە لەگەڵ ئەوەین تەدەخول نەکرێت لە ناو خۆی ڕۆژئاوا ڕۆژاوایەکان خۆیان بڕیاری ئەوە بدەن چونکە خۆیان سبەینە چارەنووسەکەی تەحملەکەن ئەگەر بە ئێمە بڵێن وەکوتم منە ئەڵێن ئێمەڵین یەکەم بیپارێزن لە خۆتان دیکتاتۆریەت و ئەسکەرتاری و ئەمانە پەکەکەش دەست لەوێ هەڵبگرێ هێزی ڕۆژ و هێزی نازانم فڵان و هێزی هەسەدە و تێکەڵیکەن هێزی دەوڵەت دروستکەن هێزی حکوومەت
هێزێکی غیرە حیزبی حیزێ بۆ هەموو خەڵک دیکتاتۆریەت مەکەن دەرگاکان بکەنەوە بۆ ئازادی بۆ فرە حیزبی بۆ ژیانێکی دیموکراسیانی محتەرەم ڕێزە جیاوازیەکان بگرن ئەمە یەک دووهەم هەستەکەم وەڵامەکەی منێت لایە بەڵام ناتەوێت بیڵێ ئەوەی کە با قەناعتت هەیە پەکە دەستی لێ هەڵبگریاننا وڵی خۆ من لە جاتی پەکە قسە بکەم بڵم دەستی هەڵەگرێ ناگرێ بۆم نییە ئەو قسە هەر بکەم یانی زانم بۆت نییە بەڵام ئەوەندەی کە سیاسەتی پەکەکە ئەبینی بۆ لە پێم وایە ئێستا میوانەیەکم هەبوو هی هەسە دەبوو دەیگوتە من دو هەفتە پێش ئێستا دەیگوت بەکەکە خوێنی لەوێ ڕشتوە چۆن بەجێ هێڵێت آخر خۆ تۆ خوێنە ڕژی لە پێناوی چی خوێنە ڕژی لە پێناوی دەستکەوت دەستکەوتەکە بەدەست هاتووە تەواو کەواتە پێویست بە خوێن ڕشتن ئێستا خوێنەتر من ڕێژە بۆی دەستکەوتەکە لە دەست دەرچێ هەم خوێنەتریش بڕێژی هەم دەستکەوتەکەش لە دەست دەرچێ بۆچی قسەکە ئەوەیە منطقە بێ ئەبێت تۆ دراسی حاڵی خۆ بکەی ئێمە ناتوانین کوتم لەجێ ئەوان بڕیار بدەین خەڵکی ڕۆژاوە خۆی باوە بڕیارە بدا یەکگرتو دەڵێن بەڵێ پەیوەندێکی باشی لەگەڵ تورکیا هەیە وەکو پەیوەندی بەڵێ. ناڵێم تەسیریان لەسەر ئێوە هەیە و ئەم شتانە باس ناکەین بەڵام ئەڵێن پەیوەندیتان هەیە لەگەڵیان ئەتوان هیچ ڕۆڵێک ببینن پەیوەندی ئێمە و بەرادەرانی تورکیا پەیوەندی حیزبێکی سیاسیە لە ناو ئاک پارتی ڕێگێکی ئیسلامی هەیە ئەم ڕێگە کە کۆمەڵێک سەرکردی ئاک پارتی لەو ڕەوتەن تەمان ڕەوتی تریش لە ناو ئاک پارتی هەیە غیرە ئیسلامی ئەمانە زمانێکی هاوبەشیان هەیە لەگەڵ ئێمە کە زمانی ئیسلامی گشتیە بەڵام ئەوان زاڵن ئەو خەتە ئیسلامیەکە زاڵترە لەوە بڵێ پەیوەندی ئێمە تەنها پەیوەندی حیزبێکی سیاسیە بە دەوڵەتێکی دراوسێ لە چوارچێوەی بەرژەوەندێ گشتیەکانی هەرێمی کوردستان و عێراق ئێمە نە ئەوان پیاوی ئێمە نە ئێمە پیاوی ئەوانین توان قسێکی خێر تێدا بکەن نە ئێمە ئەوەندە خۆمان بە بچووک و سووک ئەزانین ببین بە پیاوی کەس ئێمە بەلامانەوە گرنگە ئەم پەیوەندیانە تەندروست بن هەم ئێمە وەکو حزب هەم هەرێمی کوردستان وەکو هەرێم ئەم پەیوەندیانە ئەبێت تەبابن تەندروست بن دۆستانە بن لەگەڵ تورکیاش و لەگەڵ ئێرانیش و لەگەڵ ئەمریکاش و لەگەڵ یەکێتی ئەوروپاش و سەرچاوەی هەرێک گرنگ بۆ هێز بریتە لە بەهێزی پەیوەندیەکان ئەمە دەستکەوتێکە ئێمە منزورێکی حیزبی نییە بەڵکو منزورێکی دەوڵەتداری و حکومڕانیە ئێمە ناتوانین لەمە زیاتر بژاردەیەکی ترمان هەبێ هەر دەوڵەتێک پێشوازیمان ئەو ساڵە ئۆباما جەنابی ئەمینداری ئێمە بان کرد بۆ کۆنگرەی دیموکراتەکان لە ئەمریکا ڕۆشتین یەکێتی ئەوروپا بانگمان کا ڕۆین ئەمریکا تورکیا بانگمان کا ئەڕۆین ئێران بانگمان کا ئەڕۆین ئێمە پێویستمان بەم پەیوەندیانەیە ئەم پەیوەندیانەش پێویستی بە ئێمەیە بۆیە بانگمانەکە ئێوە لە دیدگای ئێمە شتەکان ببینێ ئێوێ لەوانەیە ئێمە بۆعدێکی ببینین ئەو نەیبینێ بەڵام ئێمە لە هەر شوێنە بین لە هەر پەیوەندیەکە بین کۆمەڵێک بنەمای نەگۆڕی ئیسلامی و نەتەوەییمان هەیە نایدۆڕێنین نەتەوەیی و ئیسلامی هەردووکیان لای ئێمە ئیسلامی و نەتەوەیی یەکشتە تۆ گەر مسلمانێکی باشبی ئەبێ نەتەوەیەکی باشبی و ئێمە ئەم دوانەمان شێلاوە بەیەکەوە یەگرت و کۆمەڵێک دوانە هەبوون چارەسەریکردن کەواتە ئەوانیشکیان ئەمە بوو کەواتە ئەوانیش کوردن پێویستیان بە نێوەنگیری هەیە ئەو پەیوەندی باشتان بۆ بەکارنایان برایانی ئێمە لە باکوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات لە هەر شوێنێک پێویستیان بە ئێمە هەبێ یەگرت و حیزبێکە لە چوارچێوەی ئەو پەیوەندی باشانەی کە هەیەی بەکاری دێنێ بۆ خزمەتی نەتەوەکەی بۆ خزمەتی ماف و ئازادی بۆ خزمەتی پارێزگاریکردن لە ئەزمموی مەزلومەکان زۆر باشە دکتۆر تەخوینکردن لە نێو ئێمە لە نێو کورددا زۆر ئاسان بووە باشە زۆر جار حزبێک ئەگەر لەسەر حزبێش کە قسە بکە تەخوینکردنی زۆر ئاسانە بێ بۆ نمونە ئەگەر لە هەرێمی کوردستاندا باسییان لە برایەتی کورد و تورک کرده بە لەوانەیە تەخوین کرابان ئەو لە دوانانەی عەبدوڵڵا ئۆجەلانمان بینی کە باس لە زەڕوڕەتی پەیوەندی نێوان تورک و کورد دەکات پشتگیری لە ئەردۆغان و باحچەلیە کات کەسێک لێرە و قسەی کرد بە پێتوانێ بە خاین ناویان بردبە خیتابێکی پۆپۆلیستی زۆر سادەی یعنی بازاڕی هەیە ئێستا لە ناو سۆشیال میدیا هەر جۆرە قسەیەک بکەیت بە دڵی ئەو نەبێ خێرات تۆهمەتی خیانەت حتا ئاگاتە جنێوی شەرەف و ناموسیش ئەم پۆپۆلیستیە دیاردەیەکی ئەخلاقی ناشرینە
و دیاردەیە کە سنوورەکانی عقلی مرۆڤ تەسکەکاتەوە. ئەوەی کە ئۆجەلان باسی کردووە ئەوە ڕاستیەکەیە. گەلانی ئەم ناوچە هەموو بران لەگەڵ یەکتری ڕاستەڕاستیەکەیە بەڵام بۆ نمونە کەسێکی یەکگرتووای گوتبا بە دڵنیاییەوە ناکران نانە بە دڵنیاییەوە کرا کەمتر لەوەشی بوو تارەکرا بەڵام ئەوەی ئۆجەلان تۆ لە وتوێت پارتی گەڕێ با باسی یەکگرتو بکەین بۆ نمونەی یەکگرتوم هێنایەوە پارتی هەر تەخوی نەکرا ئێمە ئێستا بنمونە من دیفاع لە پارتی ناکەم بەستم لەوەیە لەوانەیە بە پێچەوانە شەر بنمونە بۆ ئەوەی تاییدی قسەکەی جەنابەت ینی بۆ ڕاوێژێک وەزارەتی دەرەوەی تورکیا دوای گۆڕانکاریەکانی سووریا ئەکید دەیان کەسایەتیان بانک کردووە کە پرسی پێ بکەن یەکێک لەوانە جەنابی ئەمیداری گشتیە شەرمی لەوە نەکردووە کە بڵێ من لە تورکیام یا لە سەردانم کرا پرسم پێکراوە بە شەفافکراوە بڵێ بە شەفاف داواکانی سووریا بڵێ بە شەفافی و بە ئازا بە ڕوونی خۆمان وتومانەکە کە ئێمە لە تورکیا پرسمان پێکراوە لەسەر چۆنەتی مامەڵەکردن لەسەر ناوخۆی سووریا و ئێمە باسی ئەومان کردووە سەش لێرە شۆ ئێڵێم ئەبێ کێشەی کورد لە تورکیا لە سووریا ببوورە ڕێزی لێ بگیرێ احترام لە مافی کورد بگیرێ نەکرێنە ئامانج زمانی سەربازی و ڕوبەڕووبوونەوە لەگەڵیان بەکارنەیە بەڵکو زمانی لێک تێگەیشتن و دیموکراسیاوە قسانەتان تۆ ماجبتە بیڵی ئەوە دەوڵەتێکە خۆ بە ئەڵسوکەوتی ئەمە تەسەڕف ناکە بەڵامێکە بەرژەوەندی بۆی هەڵوو ئێستان بزانێت ئێمە پێ ئەزانین کە ئەو ئێمە بانگەکاوەکو کەسێک کە ئەزانێت تۆ ڕازگۆی و ئەزانێت تۆ بەرژەوەندیت لەم بابەتانە نیە ئەزانێت تۆ نەپیاوی تورکیانی پیاوی پەکەکەی تۆ کەسێکی سربەخۆی زۆر باش و دیدگایەکی میانە ڕەوانەی عاقلانە و حەکیمانەت هەیە پێ دەڵێ ئەمە ئەم کێشەیە چۆن چارەسەرکەین و ئێمە بە ئاشکرا ئەمەمان وتۆ بەس لە پەراوێزی ئەمە خەڵگەڵێکی پیاوی تورکیان و خائن و کە بۆ کوێگرین و بۆ کوێ ناگرین و دڵیان بە خەڵکی ڕۆژاوانی ئەمانە قسەی مهاتەراتی بازاڕی ناو فەیسبوک و ئەمشتانە ئێمە نرخێک دانانین بۆ ئەو جۆرە کەسانەی کە زۆر جار سەیری زمانیان کە حتا زمانیان نەزاکەتی ئەخلاقیشی تیانە ینی ئامادەیە هەر بیر و ڕایەک دەربڕی پێچەوانەی ئەو بۆی حازر کردو یەک کۆمەڵە جنێی بۆ حازر کردوی بۆ دەنووسێ زۆر باشە مەداخەوەندێک دەستگای تایبەتیش هەیە خەڵکانێک بەکرێ ئەگرن هەر بۆ ئەو جنێوانە کە ئەچیتە من زۆر جار ئەوانم بینیوە ئەچیتە سەر مەسەلەن ئینەکەی واڵەکەی سێرەکەی داخراوە ئەکاونتەکەی داخراوە ناڵە تۆ ببینی ئەمە چیە بۆ ئەمە شاردێت دکتۆر ئەدێت بۆ هەموو کەس دێت دوای بەرنامەکەی من و تۆش ئاساییە یادیە هەر کەسە جنێوی یا تعبیر لە مستوای ئەخلاقی خۆیەکە باشە دکتۆر با بێنە سەر کاریگەریان لەسەر عێراق باشە بە تایبەتیش باس لەوە ئەکرێتن پێویستە عێراق هەژدی شعبی هەڵبۆشێنێتەوە ئەم ڕووداوانە کاریگەریانە بێت لەسەر عێراق و ئایا عێراق ئامادە دەبێت هەژدی شعبی هەڵبۆشێنێتەوە یاخودنا بێگومان کاریگەریە بێ لەسەر عێراق و بوویەتی و لە داهاتوە زیاتریشی ئەبێ ئەم منتقەیە بەرەو گۆڕانکاریەکی گەورە ئەڕوا عێراق شەگرێتەوە بەڵێ لە لوبنانەوە دەستی پێکرد بە سووریا تێپەڕی ئێستا هاتۆتە عێراق دوور نێپەڕێتەوە بۆ دەوڵەتی تریش و ئەم گۆڕانکاریانە زۆر جددین و دەوڵەتی تر بەرهەمێکن لە بەرهەمەکانی فلەستین ئەم شۆڕشەی ئێستا لە فلەستین ئەم بەرەنگاری و مقاومەتەی کە لە فلەستین ئەکرێت تۆفانی ئەقسە ئەمە دەرهاوشتەیە کە لەو دەرهاوشتانە و بە دڵنیاییەوە کاریگەری ئەبێ لەسەر هەموو ناوچەکە گۆڕانکاری لە عێراق لە عێراقیشا بە بێگومان گۆڕانکاری ڕووەدا بە بێگومان بەڵام ڕێژەی ئەو گۆڕانکاریە چییە و چەندێکە پەیوەندی بەوە هەیە شیعەکان چەندێک براگماتین شیعەکان مەبەستم حکومڕانانی سەرکردە سیاسی شیعەکانە کە لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە لی سەدام تا ئەمڕۆ ئەوان حاکمی نیمچە مطلقی عێراقن ئەمانە چەندێک براگماتین چەندێک ئەتوان خۆیان لەگە ڕووداوەکان بگونجێنن چەندێک ئەتوانن من پێم وایە گونجێنن چونکە زۆربەی سیاسەکانی عێراق لەگەڵ ڕێزم زۆربەی سیاسەکانی عێراق ینی قزیەکی نەتەوەی و مەزەبی شتیان نییە بزنس بوونامتە بوونەتە بزنسمان و پارەدار و لە ڕەفاهێت و عیشونەوە شاژین لە خوانی تێک نان لە خوانی تێک ڕاموانیە لە خوان تێکبان بەڵام چەندێک ئەو گۆڕانکاریانە داواکاریەکان چەندێکن ئەمان چەندێک جێبەجێەکەن چەندێ مرۆنەتیان ئێران لە سەریان وا دەکات کە ئەوان ئەو مرۆنەتە و نەرمیە بنوێنن پێم وایە ئێرانیش لەوە تێگا کە ئەم گۆڕانکاریانە گەورن و سیاسەکانی عێراقیش و ئێرانیش ئەزانن کە کۆمەڵێک مەلەفی هەستیار هەیە لەوانە مەلەفی ئەمن و ئاسایش بە دەرەجە یەک بەدەست ئەمریکاوێ وەگەر ئەمریکا ویستی ئەم گۆڕانکاریانە بکە
ڕەنگە نەتوانن ڕێگەی لێ بگرن بە شێوازێکی یعنی تەواو. ئیتر ئەو کاتامێنێتە سەر باڵانسی هێز ئەندازەی مرونەتی ئەم سیاسیانە بۆ تەعامل لەگەڵ ئەو بابەتە چۆنێتی ڕێکەوتنی ئێران و ئەمریکا لەسەر کۆمەڵێک مەلەفات. زۆر باش دکتۆر کاتم زۆر کەم ماوە با بینە سەر پرسی کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی. دووسێ ڕەخنە هەموو لە کۆنگرەکەتان یەک زۆربەی سەرکردەکانتان هی سلێمانین ئەندامی سەرکردایەتی بۆچی زۆربیان هی سلێمانی بوون. تەنانەت یەکێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەر لەوەی بەرنامەکە دەست پێ بکەین بۆ بەڕێستانم باس کرد کە ڕەخنەی هەبوو لە هەڵبژاردننی ئەمیندار و باسی لەوە کرد بۆ وشەی شەهیدیان ڕێگەتان نەدا وشەی شەهیدیش تەنانەت بۆ خۆی بەکاربهێنێت. بەنسبەت ئەوەی بۆچی زۆربەی سەرکردایەتیەکان هی سلێمانین بە کورتی بیسوواستەکە ئێمە یاسایەکمان لە ناو یەکگرتوو هەیە پۆستە حیزبیەکان لەسەر بنەمای ڕێژەی ڕێخستندا بەشەکرێ واتە مادەم زۆربەی ڕێخستنەکانمان لە سنووری سلێمانی و هەڵەبجە ئەو دەوروبەرن بە ڕێژەی لە ڕێخستنەکان سەرکردایەتی وەرەگرن زۆر باش کەمتریش لەوە لە دهۆک کەمتر لە ئەوە لە هەولێر یعنی ئەمە یاسایە کە یەکگرتوەکان عەدالەتەکەی یاسای و هەموو لەسەری کۆکن بەعکسەوە ئەمەش چەند خولێک ئەمە پەیڕەویەکەین پێشتر کراوە بوو هەر کەسێ دەنگی هێنا ئێمە دوایەوەی بۆی عەدالەتی زیاتر مسۆگەرکەین کۆتامان بۆ ژندانە چەند ئێمە پێشتر پێنج سەرکردایەتیمان دەرچووە لە 25 کەس کۆتاشمان نەبووە بۆ ژن کۆتاماندانە هەر لەبەرینەوەکو لە ئایندا گۆڕانکاریەک شتێک ڕووبدا کە خەڵک ئەو خوێندنەوەی نەبێ بۆ ڕێگەزیمێ دوای ئەوەش بۆ مەسلەی ناوچەکانیش بۆی عەدالەت بپارێزین وتمان ڕێژەی ڕێخستن دیارە لای هەموو ڕێخستنەکان یەکگرتوو ئێمە ڕەخنەکانی بەنسبەت پۆستە حکوومیەکانی شۆ بەهین بە ڕێژەی دەنگهێنان ئەی ڕەخنەکانی ئەو بەڕێزە لە جێ خۆی بوو بەرامبەر بێگومان لە جێ خۆی نییە و ئەو بەڕێزە جارێکەم وەکو یەکگرتوویەکی مولتەزیم نابێت سوشیال میدیا بەکاربێنێ بڕۆخ نەگرتن چونکە تۆ حیزبێکت هەیە دەستگای هەیە دەستگای چاودێری و دادوەری هەیە ئەمینداری هەیە هەڵبژێراوە ئێستا سەرکردایەتی بۆ ئێستاش سەرکردایەتێکی نوێ هەڵبژێراوە ڕەخنەر کەسێک لە یەکگرتوەکان ڕەخنەی خۆی بردە سوشیال میدیا مانەوە ئیتر ئەگەر حەقیشی هەبێ حەقەکەی دۆڕانەوە. سوپاس بۆ بەڕێز موسەنامین ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتوو هەروەها ئەندامی سەرکردایەتی یەکگرتوو زۆر سپاس کە لەگەڵمان بووین. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن.